لە دەرەوەی هەر ئەجەندە و بەرژەوەندیەکی حزبی و تاکە کەسی و بۆ کۆتایی هێنان بە ڕیشەی ترین کێشەی سیاسی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە کێشەی کورد و کوردستانە پێشنیاری ئەم نەخشە ڕێگایە دەکەین و لەو پێناوەدا خەبات دەکەین. یەکەم، سەرەتا پێویستە هەموو ڕاگەیاندنە فەرمی و نافەرمیەکان تۆڕە کۆمەڵایەتیەکان لەم هەلوو مەرجە هەستیارەدا بە بەرپرسیارەتیەوە ئەرکی خۆیان ڕاپەڕێنن و بۆ یەکڕیزی و تەبایی بەرنامە و پرۆگرامی تایبەت پێشکەش بکەن و بەرپرسیارەتی مێژووی خۆیان جێبەجێ بکەن. لەم ڕووەوە زیاتر و زیاتر کۆمەڵانی خەڵک وشیار بکەنەوە. دووەم، پێویستە بە پێی ڕۆژ و کاتێکی دیاریکرا و بەرنامە ڕێژی بکرێت بۆ کۆبوونەوەی نوێنەرانی سەرجەملایەن و هێزە سیاسیەکانی کوردستان و پێک هاتە ئیتنی و ئاینیەکانی کوردستان و کەسایەتیە خاوەن پێگە کۆمەڵایەتی و کللتوریەکان و نوێنەرانی کۆمەلگای مەدەنی بە ئامادەبوونی نوێنەری نەتەوە یەکگرتووەکان بۆ داڕشتنی گوتارێکی سیاسی یەکگرتوو و دیاریکردنی ڕێگەچارەی دیموکراتی کێشەی گەلانی کوردستان. سێەم، هەر لەو کۆبوونەوە مێژووی و فراوانەدا کۆمیتەیەکی گشتی سیاسی و دیبلۆماسی بۆ ڕاپەڕاندنی کار و ڕاستپاردەکانی ڕێگەچارەی پێشنیارکرا و نوێنەرایەتی گەلانی کوردستان دیاری بکرێت و ئەم کۆمیتەیە شاندی سەرتاسەری و دانوستکاری گەلانی کوردستان بێت لە هەموو نێوەندە هەرێمی و نێودەوڵەتیەکاندا بە ڕەچاوکردنی دۆخی تایبەتی هەر پارچەیەکی کوردستان بۆ چارەسەری یەکجارەکی کێشەی کورد لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. دەستەی پێشخەری کۆنفرانسی نیشتیمانی کوردستان 16/2/2019. پشتیوانی ئەو هاوڕێ بەڕێزانە دەکەین کە ئەم دەست پێشخەریان کردووە بۆ یەخستنی هەڵوێستی لایەنە سیاسیەکان و هەموو هێزە سیاسەکان و یەخستنی بێگومان یەخستنی خیتابی سیاسی ئەرکی تاک بە تاکی ئەم نیشتیمانەیە و ئەم میلەتەیە. مەفروضە ئێمە پشتیوانی بکەین. کاتان ناگرم، من دووبارە بە خێراتتان دەکەم بە ناوی ئیداری چمچماڵ و سنووری چمچماڵەوە و دەستخۆشی لەم هاوڕێ بەڕێزانە دەکەم کە لە سنووری چمچماڵ ئەم هێناوەتە ئێرە کۆنفرانسە. بێگومان هەمومان ئاگادارین تایبەتی لە 2 مانگی ڕابردوودا ئەو هەڵمەتە داگیرکاری کە بە پێشەنگایەتی دەوڵەتی تووشە دەستی پێکرد لە ڕۆژاوای کوردستان هەلومەرجێکی تر هاتە ئاراوە. بێگومان ئەو هەلومەرجەی کە دەوڵەتی تووشە بێوێت ناسامەی گەلێک ئینکار بکە، چۆن 100 ساڵ لە تاریخی دەوڵەتی تووشە باوەڕی بەوە نەبووە کە کێشەیەک بە ناوی کوردستان هەبێت و هەموو کاتێک پێشەنگایەتی هەموو دەوڵەتانی سەردەستی کردووە لە ناوچەکەیە بۆ ئەوەی گەلی کوردستان نەبێتە خاوەن ستاتوێکی سیاسی نەتەوەیەتی خۆی. ئەو بابەتەی کە ئێمڕۆ ئەم هەواڵانە باسیەکەن بابەتێکە من مەبدەئیەن لەگەڵیم، بەڵام خۆم لەگەڵیە بەم یا ئەتوانم ئەمە شتێکی ترە. لەبەرەوەی مەسەلەیەکی گرنگە هەندێک تێبینیم هەبوو لەسەر قسەکانی ئەم برادرانە وەکو بەنی بەگشتی بابەتەکە بابەتێکی زۆر گرنگە، بەڵام دووسێ تێبینی دروست بوو. یەکێکیانەوەیە تورکیا چیەکە؟ تورکیا زۆر باش دەزانێت کە کورد هەیە لە تورکیا و پێش هەموو شتێک ئەوەی زانیوە مەسلەی کورد مەسلەیەکە، یعنی ئەگەر مەسلەی کورد سەر بکەوێ تورکیا یا نەتەوەی تورکیا دەوڵەتی تورک زۆر گۆڕانکاری بەسەرادێ. قسەکردن لەسەر بابەتێکی زۆر هەستیار لە هەلومەرجێکی زۆر هەستیارە، ینی ئەمە ڕەنگە هەروە بە قسە ئاسان بێ، بەڵام چوونە ژێرباری ئەرکێکی لەم شێوەیە کە بەرەو کۆنفرانسی یەکێتی نەتەوەیی و نیشتیمانی لە کوردستانێکە کە عەزم و ئێرادە بەداخەوە لە سایی دەسەڵاتە خۆماڵێکە ڕووخاوە کە کۆمەلگای کوردی لەو پەڕی پەرتەوازەیە کە کۆمەڵانی خەڵکی کوردستان بەڕاستی لە هەلومەرجەکان هەر وەکو زۆر جار من تەشبیهم بەوە کردووە ئەبێ حسابی ئەو بکە کە تۆ لە قەبرستانە داوای هەستانەوەی خەڵکەکەی. بۆیە من لێرەوە دەستخۆشی لەم گروپە ئەەکەم دەستەی دەستپێشخەری کۆنفرانسی نیشتیمانی کوردستان لە هەمویان و ئێمە وەکو زانایانی ئاینی بە بەڕێستان ئەڵین لە هەر شوێنێک هەوڵێک هیمەتێک هەنگاوێک پرۆژەیەک هەبێ بۆ قسەکردن لەسەر دۆزی کورد بۆ بەرەو پێشبردننی قەزیەی کوردی بۆ چارەسەرکردنی کێشەکانی کورد لەسەر هەموو ئاستەکان ئێمە لەوێین و ئێمە لەگەڵ ئەوەین و ئێمە خۆمان بە مەلای کورد دەزانین
و ئەو ئاەتەی کە خوێندمەوە واعتصموا بحبل الله جميعا ولا تفرقوا يعني ئێمە تەسەورمان وایە لە قەزیە نەتەوەی و نیشتیمانیەکانە چەپ بێ ڕاست بێ ئیسلامی بێ عەلمانی بێ ڕۆشنبیر بێ عەشایر بێ هەر کەسێک هەوڵێک بدا بۆ نەتەوە و نیشتیمانی کورد و کوردستان ئێمە لەگەڵ ئەوەین و دەستخۆشی لێ ئەەکەین و بالفعل ئێمە ئەمانەوێت ڕوانگەیەکی کوردی بۆ خیتابی ئاینی دروستکەین لە هەرێمی کوردستان. ئێوە ئەگەدارن ئەوە لە ڕۆژاوای کوردستان ئێمە ئەوەندە خزمەتی گەلانی دیکەمان کرد ئەوەندە ئێمە ڕێز بۆ عەرەب و بۆ ئەوەی دیکەشمان کرد لە ئاخیرەکە ئێوە دبینن هەڵوێستی عەرەبەکان شۆفینیەکان چۆنە لە بەرەمبەری ئێمە عەرەبمان ڕزگار کرد لە مردن بەداخەوە لە کاتی کە ئیشەکەی خۆی بەهێز دەبێت خەنچەر لە پشتی ئێمەش دێتە ئەمە ڕاستیکە یعنی بۆیە ئەبێ ئێمە وەکو کورد پشتیوانی یەکتر بن. ئێمە لە هەوڵ و خەباتی خۆمان بەردەوامە بین ومێدەوارین کە هەموو لایەنە سیاسیەکانی هەر چوار پارچەی کوردستان و هەروەها خەڵکی خاوەن هەڵوێست خەڵکی ئەکادمی خەڵکی ڕۆشنبیر خەڵکی خاوەن پێگەی ئاینی و پێگەی کۆمەڵایەتی هەمویان بە دەنگی ئەو بانگەوازەی ئێمەوە بێن بە تایبەت لە باشووری کوردستان کە جێگەیەکی تەواو گرنگ و هەستیاری هەیە لە پەیوەندیا بە پرۆژەی خەبات و ڕزگاری خوازی گەلی کوردەوە. ئومێدمان ئەوەیە کە ئەم هەوڵە بە سەرکەوتویی تێبپەڕێ لە ڕاستیە و ئێمە ڕەهەندی نیشتیمانی زیاتر لە هەر بابەتێکی تر بە هەند وەربگرین و بتوانین لە چەند مانگی داهاتووە ئامادەکاریەک بکەین لەسەر ئاستی سەرتاسەری و بە ئامادەبوونی نوێنەرانی نەتەوەیە گرتوەکان و نوێنەرانی لایەنان بڕیاردارەکان لەسەر ئاستی نێودەوڵەتی و لەسەر ئاستی ناوچەیی و هەرێمایەتیش بۆ ئەوەی کەوا گەلی کورد لەسەر نەخشەڕێگایەک بۆ چارەسەری کێشەی خۆی و بۆ چارەسەری نیشتیمانی کوردستان و بۆ چارەسەری ئەو کێشە لە مێژینەیە کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە هەیە کە پێ کێشەی کورد و کوردستانە لە ڕاستیە ڕێگە چارەیەکی ڕاستەقینە بڕیاری لەسەر بدرێ و نەخشەڕێگایەک بخرێتە ڕوو بۆ چارەسەری ئەو کێشەیە و هەر لەو کۆنفرانسەیە کۆمیتەیەک دەستنیشان بکرێت کە ئەو کۆمیتەیە مافی ئەوەی هەبێت کە نوێنەرایەتی دۆزی کورد بکە لە مەحافلی نێودەوڵەتیە لەسەر ئاستی نێودەوڵەتی بۆ بە چارەگەیاندنی کێشەی کورد لەبەرەوەی کە بڕیار باوەڕمان وایە بە تەواوەتی کە کێشەی کورد و ئاسایشی کوردستان لە ڕاستیە و بەستەی ئاسایشی جیهان و بەستەی ئاسایشی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بە تایبەت دەوڵەت نەتەوەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەوەندەی کە توانیویانە لە ماوەی 100 ساڵی ڕابردووە ستەم و دەستدرێژی و نابەرابەری و گەندەڵی و فەساد و جینۆساید و قاتوقڕی گەلانی و پێکاتەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستیان کردووە. سەردەمەکە سەردەمی ئەوەیە کە جارێکی دیکە ئەم کۆمەڵکوژیانەوە ئەم قاتوقڕکردنەی خەڵک و لە ڕاستیە ئەو بربەستکردنەی ئازادی و دیموکراسی و پێکەوە ژیانی گەلان کۆتایی پێبێ. ئێمە ئومێدمان ئەوەیە کە هەوڵمان لێرەوە کە دەستمان پێکردەوە کوتم لە پایتەختی شەهیدانی کوردستانەوە ئومێدەوارین کە بتوانین بە سەرکەوتویی لە شار و شارۆچکەکانی تریش دانیشتن و کۆبوونەوەی زیاتر ساز بکەین لەگەڵ حیزب و لایەنە سیاسیەکان لەگەڵ خەڵکی خاوەن هەڵوێست و خەڵکی ڕۆشنبیر و خەڵکی خاوەن پێگە و جێگەی کۆمەڵایەتی و ئاینی بتوانین بە هەمومانەوە بڕیار لەوە بین کە ڕۆژێک لە ڕۆژان و لە کاتێکی دیاریکراوە کۆنفرانسێکی نیشتیمانی ساز بکەین و ڕێگە چارەیەکی ڕاستەقینە بخەینە ڕوو داوای خۆمان بە شێوەیەکی یەکگرتوو بخەینە بەردەم کۆمەلگای نێودەوڵەتی بۆ ئەوەیەوە بە شێوەیەکی یەکجاری لەسەر چارەسەرێکی ڕاستەقینە بۆ کێشەی ڕەوای گەلەکەمان ڕێک بکەوین.